باسمان کرد کە گەنم بەگشتی دانەوێڵە وەک بەرهەمی کوشت و کاڵی ئەمساڵ کاریگەری وشکە ساڵی لەسەر بووە. جابۆی کە بزانین ئایا ئەم کاریگەریە تا چەند لە ڕێژەی بەرهەمی دابەزاندووە و چۆن توانرێ بەرەنگاری ئەم کێشە یاخود با بڵێن ئەم بابەتانە ببنەوە بە تایبەت لە وشکە ساڵی لە تێکچوونی کەشوها. لەسەرم بابەتە میوانداری بەڕێز ڕزگار حەمەدمان کردووە بەڕێزیان ڕاوێژکارن لە وەزارەتی کوشت و کاڵی هەرێمی کوردستان لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمان. سڵاو لەبێ کاک ڕزگارم کاتت باش. کاک ڕزگار پێم خۆشە سەرەتا بزانین ئایا ئاستی بەرهەمهێنانی ئێمە چەندە و بەپێی ئەو داتانی کە لای ئێوەیە ئێستا چەندێک کەمی کردووە دواتر قسە لەسەر هۆکار و چارەسەرەکانیش بکەین. بەڵێ سەرەتا ئەم کاتتان باش دیارە دەربارەی بەرهەمی گەنم ئەتوانین بڵێن ئەم ساڵانە لە هەرێمی کوردستان نزیکی 3 ملیۆن دۆنم زەوی ئەکرێ بە گەنم کە لەو 3 ملیۆن دۆنمە زیاد لە 2 ملیۆن و 200 هزار دۆنم زەوی پشت بە باران و پشت بە ئەتوانین بڵێن زەوی دەیمیە کەتەوە دابش کراوە بەسەر ناوچەکانی مسۆگەری بارانبارین و ناوچەکانی نامسۆگەری بارانبارین و نزیکەی 835 هزار دۆنممان هەیە کە پشت دەبەستێ بە ڕێی تەکمیلی و بە مەڕەشات و بە ئاوی سەرزەوی یاخود بە سیستەمی ئاودان. ئێمە ئەتوانین بڵێن ئەمساڵ بە حکمی ئەوەی کە چەندین ساڵی ڕابردوو توانیمانە چەندین تەرزی مقاوم بەرهەم بێنین لە سەرەکانی توێژینەوەی کشت و کاڵی و ئەو تەرزانەی کەوا مقاومن بۆ گۆڕانکاریەکانی کەش و هەوا بە تایبەتی تەرزەکانی ناوخۆ کە لە ڕێگەی سنتەرەکانەوە بەرهەم هاتۆ اعتیماد و تەسجیل کراوە لە ڕێگەی و لیژنەی باڵای اعتیماد و تەسجیل لە وەزارەتی کشت و کاڵی ئیتیحادی لە عێراق بەشێک لە گەرمی جوتیاران ئەمساڵ لە زۆربەی زۆری ناوچەکان گەرمەکانیان باشە و بەشێکیش لە ناوچەکانیان بە حکمی ئەوەی کەوا ئەم بابەتەی کە باسمان کرد ئاماژتان پێدا لە ریپۆرتەکانتان بەهۆی گۆڕانکاریەکانی کەش و هەوا و بەهۆی تەغییر مەناخی ناوچەکان گۆڕاوە لە ناوچەی مسۆگەری بارانبارین بۆ ناوچەی نامسۆگەری بارانبارین یاخۆ ڕێژەی بارانی پێویست بۆ بەرهەمێنان نەباریەوە یاخود تەوزیعی بارانبارینی پێویست بۆ بەرهەمی گەرم نەبووە. بەڵام بەکۆی گشتی ئەتوانین بڵێن ئەمساڵ هەرێمی کوردستان چەند ناوچەیەک لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی کە فەرقەکە بە تایبەتی ئەو ناوچانەی کەەوە بارانی باشە کاکڕزگار بە زۆری کام ناوچانن کە زیانیان بەرکەوتووە و کاریگەری وشکە ساڵیان لەسەر بووە. ئێمە ئەگەر بەپی پلەبەندی بکەین ئەتوانین بڵێن بە پلەی یەک ناوچە دێمەکانی سنووری هەولێر زەرمەند بوونە، بە پلەی دوو ناوچە دێمەکانی سنووری دهۆک، بە پلەی سێ گەرمیان، بە پلەی چوار دێنە سەر سنووری ئەتوانین بڵێن چەمچەماڵ، بە پلەی 5 ڕاپەڕین، بە پلەی 6 ئەنجا دێتە سەر سنووری سلەیمانی و ئەو ناوچانەشی کەوا دێمی بووە یاخود سنووری سلەیمانی و ڕاپەڕین ئەو ناوچە دێمیانە ئەگەر بە ئەولەویەتی زەرەری بینە ئەو ناوچانەی کە گەرمەکەیان بە زۆربەی زۆری زەرمەند بووە یاخود جوتیاران زۆربەی زۆری زەرمەند بووە لە وەرگرتنەوەی لە هەڵگرتنەوەی گەرمەکەی لە درەوکردنی گەرمەکەی یاخود بە پێویست بڕشتی نییە گەرمە دێمیەکان لە ناوچەکانە ئەتوانین بڵین بە پلەی یەکەم دەشتەکانی سنووری هەولێر لە ناوچانەی کەوا پشت بە بارانە بەستێت زۆر زەرمەندە و لە پاشان ناوچەکانی دهۆک و لە پاشان دێتە سەر سنووری گەرمیان و چەمچەماڵ ئەمە بە سەبارەت دانەوێڵە بێگومان ئەمەوێت لە ڕووی زانستیەوە ئاماژەیە بەم و ڕوونکردنەوەی بەم بۆ بینەرانی عزیز دیارە ئەم بابەتی گۆڕانکاری کەش و هەوا تەنها چڕ نەبۆتەوە لە کەمی باران و تەوقیتەکانی خراپ بارانبارین. ئێمە هەر ئەم ساڵ کە دیقەت دەین لە سەرەتای گوڵکردنی میوە بە تایبەتی باخەکانی میوەی قەیسی و قۆخ و ئەمانە ئەوانەی کە بیدایەتی گوڵکردن بوو بەداخەوە تووشی تەرزە و لافا و ڕەشەبایەکی قورس بووین کە زەرەری داوە هەم لە بەروبوومی میوەی هاوینەی ئەم ساڵمان لە بەشێکی زۆر لە باخەکانی میوەی ئەم ساڵمان بۆ نمونەگە سەیری قەیسی و قۆخکەین یاخو سەیری ئەو بەرهەمانە هەڵوژە بکەین ئەم ساڵ لە ساڵان کەمترە لە بازاڕەکانە ئەبینێ جاران لە ناوچەی تەقتاق خۆشبەختانە تا ئێساش بەرهەم هەیە لە ناوچەی تەقتەق و دەستی پێکردو بەرهەمەکانی بەڵام بەشێکی زۆر لە باخەکان خۆی گۆڕانکاری کەش و هەوا ئەوەی کە تەسنیفەکرێت لە عێراقا کە پێنجەمین دەوڵەتە لە هەموو جیهانە ڕوبەڕووی گۆڕانکاری کەش و هەوا بۆتەوە کەش و هەوا گۆڕانکاریەکە تەنها مەترسی کەمی بارانبارین و کە تەوقیتەکانی خراپ بارانبارین نییە، مەترسی لافا و زریان و مەلەرزە و
تەرزەبارین و زۆر گۆڕانکاری خۆڵبارین تەسیرێکی گەورەی لەسەر بەروبوومی کشتتوکاڵی هەبووە بۆیە ئەتوانین بڵێن ئەم گۆڕانکاریانەی کەشوهەوا گۆڕانکاری مەترسیدارن و گۆڕانکاریەکان تەسیریان هەیە لەسەر کەمبوونەوەی بڕشت و کەمبوونەوەی بەرهەمی کشتتوکاڵی جوتیارانمان و جوتیارانمان بەشێکی زۆری تووشی ئەو زەرەر و زیانانە دەبێت کە ئێستا بە چاوی خۆمانەی بینین. باشە کاک ڕزگار ئەمە ئەبینین وشکە ساڵی کەمی بارانبارین و لەسەر ئاستێکی گشتیش ببینین چەندین ساڵە باسی تێکچوونی کەشوهەواکرێت کەواتە لەگەڵ هەموو ئەم کێشە و گرفتانەیە پلانی چارەسەر لە لای ئێوە چییە کە بۆ ساڵێکی دیکە ئێوە ئێستازان کە ئەم ساڵ نەبوونی بارانبارین یاخود گۆڕانکاری لە کاتی بارانبارینە زیانی لەکوێدا و زیانی لەکوێتی کە داوە بە پێی پلەبەندیەکە ئایا لەسەر ئەمە لەسەر ئەم بنەمای ئەتوانن ڕێگەچارێک پلانێکی گشتگیردانن بۆ ساڵانی داهات و وەکو بەرەنگار بوونەوەیەک وەکو چارەسەرێک؟ بێگومان ئێمە ئەنجومەنی باڵای ئاومان هەیە کە بە پێی یاسای ژمارە 4 ساڵی 2021 دەرچووە کە دەیدا بەڕێز وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو سەرۆکی لیژنەی باڵای ئاوە کە بە پێی یاسای پاراستن و بەڕێوەبردننی ئاو ئێمە دەستمان بە پلان کردووە دوو کۆبوونەوە کراوە تاوکو ئێستا و بڕیار لەسەر زۆر لە خاڵەکان دراوە کە چۆن بتوانین ئێمە لە داهاتووە پلاندا بڕێژین هاوتەریب لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوا بە تایبەتی ئێمە فۆکەسمان خستۆتە سەر بەرهێنانی ئەو تەرزانەی کە لە ناوخۆ توانای بەرەنگاربوونەوەی کەشوهەوای سەخت و بارانی کەم و کەمی ئاویان هەیە و توانای بەرهەمهێنانیشیان بەرهەمێکی باشە و بە تایبەت نانی خەباز گەرمی خەباز ئەوانەی کە بڵێن نانی تیابێت ئەمە یەک لە سنتەرەکان تەرکیزمان کردوتە سەر ئەوە و چەند ڕۆژە پێش ئێستا ئەگەر ئاگادار بن ڕۆژی کێڵگە کرا لە سلێمانی کە زیاد لە 25 تا 30 تەرزی جۆری دانەوێڵە و نۆک و بەرهەمەکان عرضکرابوو بۆ جوتیاران کە جوتیاران لە داهاتووە بتوان لە ڕێگەی بەڕێوەبەرایەتەکانی بەرهەمهێنانی بنەتەوە سوودی لێ ببینن هەر خۆشبەختانە ئەمساڵ جنابی وەزیر لە وەزارەتی کشتتوکاڵ بڕیاریدا 10,000 بنەتۆوی تەن بنەتۆوی گەنمی جوتیاران وەربگرێتەوە بۆ ئەوەی بتوانێت بە نرخی بەدعوم دابەشی کەینەوە بە 450,000 دینار بەسەر جوتیارانە و بە 880,000 دینار وەربگرێتەوە لە جوتیاران و پاک کرێ و دەرمان کرێ و تۆ کرێ و پاک کرێ و دەرمان کرێ و لە کیس کرێ و بدرێتەوە بە جوتیاران هەر هاوتەریب لەگەڵ چۆنێتی چارەسەرکردنی ئەم گرفتانە دابینکردنی سیستەمی ئاودێری و هەروەها دانانی سیستەمی قەترە بۆ بەروبوومی کشتتوکاڵی ئەمە یەکێکە لە خاڵە گرنگەکانی کە ئێستا وەزارەتمان ئیش لەسەر ئەم بابەتە ئەکات بۆ ئەوەی کەمترین ئاو بە هەڵم ببێت و کەمترین ئاو بەزایە بچێت و لەگەڵ ئەوەشە ئیدارەدان و پێداچوونەوە بە سیستەمی هەڵکەندنی بیر و زایەکردنی ئاو بەڕاستی لەلایەکی تر گرنگیدان بە دروستکردنی پۆندی هەرەوەزی یەکێ لە ڕێنمایەکانمان بۆ گلدانەوەی ئاو ئەمانە هەموو چارەسەرە بۆ کێشەکان و لەگەڵ ئەوەش عفوم کە یەک خاڵی گرنگ ماوە ئەمێ ئاماژەی پێبم ئێمە لە وەزارەت ئیشمان لەسەر بابەتی وەتەر هارڤست کارمان لەسەر ئەوە کردووە کە چۆن بتوانین ئیدارەی ئاو بین و چۆن بتوانین ئاوی باراناو کۆبکەینەوە ڕینفڵ وەتەر هارڤستین بە تایبەتی دروستکردنی پۆنت و هەروەها پۆندی هەرەوەزی ئەمەیکە لە خاڵە گرنگەکانە بە ڕێنمایی دەرمان کردو ئیشی لەسەرەکەین بێجگەلەوە بژارنەوەی ئاوی ژێرزەوی دروستکردنی چەندین گاپیۆنی گەورە یاخود دروستکردنی چەندین حوزی گەورە بۆ دەستجێکردنەوەی جارێکی کە ئاوی ژێرزەوی خاڵێک تر کە تەرکیزمان لەسەرێتی بابەتی ڕیسایکلینی ئاوە دووبارە بۆ بەکارهێنانەوەی بۆ کەرتی کشتتوکاڵ ئاوێکی زۆر زایە ئابێت لە سەکتەری شارەوانیە بە تایبەتی ئاوی بەکارهاتوو کە دەکرێت دووبارە ڕیسایکلین بکرێتەوە و جارێکی کە بەکار بێتەوە بۆ کەرتی کشتتوکاڵ و باغداری ئەمە و هێنانی سیستەمی نوێی کشتتوکاڵی زیرەک بە تایبەتی دروستکردنی خانووی پلاستیکی هایدرۆپۆنیک بۆی کە کەمترین ئاو و کەمترین خاکە پێویست بێ بتوانین بەرهەمیش لە هەبێ بۆ هاوڵاتیان لەبەرەوەی ئەم بابەتە بابەتێکی گشتگیرە تەسیرەکاتە سەر بابەتی کۆچ و هێنانی خەڵک لە لاوچەکانی خواروو ناوەڕاستی عێراق بەهۆی کەمی ئاو و بەهۆی کەمی خۆراک و لەگەڵ ئەوە شاتۆ پێویستە بۆەوەی کە زەمانەتی ئاسایشی خۆراکەی بۆیە لەو ڕوانگایانەوە ئەم هەنگاوانە نەراوە بۆ ئەوەی کە بتوانین ئێمە لانی کەم بەشی خۆراکی هاوڵاتیانی خۆمان دابینکەین و مارکتینیش بۆ بەشە زیادەکەی بکەین کە بابەتانی کە باسی کرد و چەندین ڕاستپاردە و ڕێنمایی دیکە کە پێویستەکە بە جوتیاری بدرێت و جوتیار هۆشیار بێ لەوەی کە لە چ وەرزێکدا و لە چ شوێنێکدا کامە بەرهەم بێنێت بۆ ئەم مەبەستە ڕاستپاردە و ئاراستەکردنی ئێوە بۆ ئەو جوتیارانە چۆنە؟ ئێمە هەر ئەم ساڵ ئەگەر بگەڕێنەوە بۆ
ڕاگەیانەکانی بەڕێزیشتان لە مانگیدا ئەگەر بگەڕێنەوە بۆی کە ئێمە دوای ئەوەی کە لەگەڵ حکوومەتی ناوەندی کۆبوونەوەمان کردو 400,000 تەن گەنم بۆ پشتی هەرێمی کوردستان دیاریکرا بەداخەوە کە ئێستا لە خوارو ناوەڕاستی عێراق بەفتوح کراوە کە داخل و خارج الخطە ینی دەرەوە ناوەوەی پلانی کشت و کاڵی وەرەگیرێتەوە من لە مانگی دێ ئاماژەم بە خاڵێک کرد و ڕێنمایی جوتیارانم کردو و ئەمەشمان دابەزان بۆ سەرجەم بەشە کشت و کاڵی و بەڕێوەبەرایەتیەکان کە جوتیارانی ئێمە پێویستەکە بە شێوازی دەوراتی کشت و کاڵی دەورە بکەن لەسەر بنەمای کەمیەتی ئاو لەسەر بنەمای جۆری بەرهەم و بازارەکەی لەسەر بنەمای تۆبۆغرافی و جوغرافیەکانی ناوچەکەی کە چۆن کشت و کاڵ بکات و دابشکردنی کشت و کاڵەکە بە شێوەی دەوراتی زراعی بۆ ئایا ئەم ساڵ خۆشبەختانە زۆرێک لە جوتیاران بە گوێیان کردین کە ئەم ساڵ زەویەکانیان بە بەیار بەجێهێشتووە بۆی زەویەکانیان هەم لە لایەک ئیسراحەتگا هەم لە لایەک خۆراک و تەغزەی پێویستی خۆی هەبێ بۆ ساڵێکی تر بکرێتەوە بە بەرهەمی دانەوێڵە بەشێک لە جوتیارانمان کردوێتی بە بێستان بەشێکی کە کردوێتی بە بەقولیات و پاقلەمەنی و ترۆزەی دیەمی و کراڵەکی دەیمی بۆیە ئێمە هەر ئەو کات باسی دەوراتی زراعیمان کرد لەگەڵ دابشکردنی ناوچەکانمان بە پێی پلانی گشتگیر کە اعتماد کاتە سەر گۆڕانکاریەکانی کەش و هەوا واشمان کردووە لە ئێستا لەگەڵ هەریەک لە ڕێکخراوەکانی FAO ڕێکخراوەکانی WFP و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە چۆن بتوانین پاڵپشتی جوتیاران بکەین بۆ چونکە ئێمە لە قەیرانی داراییداین لە قەیرانەکان کە پێویستمان بە بودجە هەیە بۆەوەی کە بتوانین هەم پاڵپشتی جوتیاران بکەین هەم ڕێنمایەکان و میکانیزمی پلانی حکوومەتی هەرێم بگەین لەسەر ئەرزی جوتیاران ئێمە لەگەڵ ڕێکخراوەکان لە کارین بۆ ئەم بابەستە و ئیشیش لەسەر ئەم بابەتەمان کردووە و لەگەڵ ئیعلام و ڕاگەیاندن بە سپاس و ڕاگەیاندنەکان ڕۆڵی خۆیان بینیوە کە توانیوانە پەیامەکانی وزارەتی کشت و کاڵ بگەێنە جوتیاران و جوتیارانیش تێ بگەن لەوەی کە چۆن ئەکرێت تۆ کاتێکەوە لەوەخێکی و دۆخێکی کشت و کاڵی گەورە دۆخێکی گۆڕانکاری کەش و هەوای گەورەی پێویستەکان نظامی سیستەمی پەروەردەکردنی ئاژەڵ و چۆنێتی داچاندنی بەرهەمەکان و جۆری بەرهەمەکانت پشت بە سنتەرەکانی توێژینەوە بە ڕێکلامەکان و ڕاگەیاندنەکانی وزارەتی کشت و کاڵ بەستیت. بەڕێز ڕزگار حەمەد ڕاوێژکار لە وەزارەتی کشت و کاڵی هەرێمی کوردستان لە هەولێرە لەگەڵمان بوو سپاس بۆ بەڕێستان.